الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وإمامهم سيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست برایان خوشکان، السلام عليكم ورحمة الله. ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی پازدەیەمە لە کۆی بابەتی بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان مسلمانان، و لە تەوەری سێمیش ئاڵقەی سێیەمە. داونیشانی ئەم ئاڵقەی پازدەیەمە بەم شێوەیە: یەکدی خۆشویستن و سەردان و کۆبوونەوە و چاوپۆشی لە یەکدیکردن. پێغەمبەری خاتەم صلى الله تعالى عليه وآله وسلم کە هەمیشە لەبەر ڕۆشنایی کۆتا کتێبی خوا فەرمایشتەکانی فەرمووە و لەبەر ڕۆشنایی کتێبی خوادا بەڕێوە چووە و هەمیشە گوێی لەسەر هەست بووە خوا سبحانەوە تەعالا چی پێدەفەرمێ، چی بۆ دیاری دەکا، چۆن ئامۆژگاری دەکا ئاوا بکات. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمایشتێکیدا فەرموویەتی: لا تدخلوا الجنة حتى تؤمنوا ولا تؤمنون حتى تحابوا أولا أدلكم على شيء إذا فعلتموه تحاببتم أفشوا السلام بينكم. أما مسلم لا صحيح خويدا هێناوێتی و هەندێک لە فەرمودەنە سانی دیکە شێناویانە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لا ناچنە بەهەشت هەتا ئیمان نێنن، ئیمانیش ناهێنن تاکو یەکدیتان خۆش نەوێ. شتێکتان پێ بڵێم ئەگەر بیکەن یەکدیتان خۆش بوێ، سەڵاو لە یەکدیکردن بڵاو بکەنەوە. ئەمە بەڕاستی هۆشداریەکی گەورەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە ئێمەی موسڵمانانی شوێنکەوتووی خۆی دەدا، هەواڵمان پێدەدا بەبێ ئیمان ناچینە بەهەشت. ئیمان دەواازەکانی گاڵە دراون و داخراون بەڕووی بێبڕوایاندا، بەبێ ئیمان ناچێ بەهەشت. دوایش هەواڵمان پێدەدا کە بەبێ یەکدی خۆشویستنیش نابینە بڕوادار. ولا تؤمنون حتى تحابوا، دەبێ یەکدیتان خۆش بوێ ئەم جار دەبنە بڕوادار. پاشان هۆکارێکمان پێدەفەرمێ کە ئەگەر ئەنجامی بدەین، ڕەچاوی بکەین، دەبێتە هۆی زیاتر یەکدی خۆشویستن. دەفەرمێ ئەفشوا السەلامە بەینەکم، سەلام لە نێو یەکدیدا بڵاو بکەنەوە. ئەوە ئەگەر وەکو عادەتی هەندێک لەوانەی ئامۆژگاری خەڵک دەکەن و وتاربێژەکان وایە، هەندێک لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەروە ڕواڵەتەکەیان دەگرن، لیان ور نابنەوە، پێیاندا قوڵ نابنەوە. ئەگەر ڕواڵەتەکەی بگرن یعنی زۆر سەڵاو لە یەکدی بکەن، سەلام عەلەیکم سەلام عەلەیکم سەلام عەلەیکم. بەڵام ئەگەر وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مەبەستی بۆ لی تێبگەین، پێیدا قوڵ بینەوە، هەر ئەوەندە نییە بڵێ سەلام عەلەیکم تەواو، نا، یعنی سەردان و هەموو یەکدی بکەن، هەواڵی یەکدی بپرسن، بەدەم یەکەوە بن، بەدەم یەکەوە بچن. چونکە وشەی سەلام هەموو ئەو چەمکوواتانە دەگرێتە خۆی، هەر ئەوەندە نییە بیگێ بڵێ سەلام عەلەیکم. یان وەکو فەرمایشتەکەی دیکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ حەق المسلم على المسلم ست إذا لقيته فسلم عليه وإذا دعاك فأجبه. ئەگەر بانگی کردی وەڵامی بدەوە، هەر ئەوە نییە فڵان کەس بڵێ بەڵێ، هەر ئەوەندە نییە، نە بانگت دەکا کاکە وەرە هاوکاری بکە، کاکە وەرە بەرگریم لێ بکە، وەرە بۆ فڵان کارە مەسەن پێویستن بە پشتیوانی تۆ هەیە، تۆ دێ بەدەمی وە بچی. هەر ئەوەندە نییە بڵێ بانگت کا بڵێ بەڵێ تازە تەوا بێ، نا، دەبێت پشتی وەڵامدانەوەکە تەماشا بکەی و سەرنج بدەی. جا ئەمە بەڕاستی وەکو گوتم هۆشداریی گەورەیە بۆ ئێمەی ئیماندار، کە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام بەبێ ئیمان ناچنە بەهەشت، بەبێ یەکدی خۆشویستنیش ئیمان ناهێنن. ولن تؤمنوا حتى تحابوا ولا تؤمنون حتى تحابوا. واتە ئیمانەکەتان تەواو نابێ بۆ ئەوەی کە بە هەڵەدا نەچین، نەک هەر ئەگەر یەکدیتان خۆش نیە هەر نابنە ئیماندار، نا، یعنی ئیمانەکەتان ئەو ئیمانە نابێت کە خوا بە پەسەندی داناوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، و ئەو ئیمانە نابێت کە دوایی
کاری خێر و چاکە و هاوکاری و دۆستایەتی و دەستباری یەکدیگرتنی لەسەر بنیاد بدرێ. دواییش وەکو گوتم میکانیزم و هۆکاری ئەوەی کە چۆن یەکدیمان خۆش بوێ دەفەرمێ سەڵاو لە یەکدیکردن بڵاو بکەنەوە. تەماشا بکەم برا خۆشکەکانم چەند کەسەیە کە تۆ گە ساردێکت لەگەڵی هەبێ یا ئەو ساردی لەگەڵ تۆ هەبێ خەتای تۆ بێ یا خەتای ئەو بێ کاتێک دەستی سەردانی دەکەی تەلەفۆنێکی بۆ یا دەستێ ماڵی مەگەر چۆن هەر زۆر ویژدانێکی مردووی هەبێ ئەگەنا ئاش دەبێتەوە ئەگە شتێکیشی لە بەردڵ بێ هیچی لە بەردڵ نامێنێ مادام تۆ ڕێزە لێگرت و سوێ ماڵی و سرد بە ماڵەکەیدا کرد یاخۆ لە ڕێکە گەیشتە سڵاوت لێ کرد یا تۆقەیکی گەرمت لەگەڵ کرد دەبێ ئاوا بین پێکەوە پێغەمبەر وا دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام سڵاو بڵاو بکەنەوە واتە هەواڵ یەکدی بپرسن بەدەمیەکەوە بچن سەردان و هەموو شۆ بکەن بۆ ئەوەی کە یەکدیتان خۆش بوێ و دوای بەهۆی یەکدی خۆشویستنەوە ئیمانتان تەواو دەبێت بەهۆی ئیمانی شۆ دەستنە بەهەشت. با بێنە سەر فەرمایشتێکی دیکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئەمەیان فەرمودەیەکی قودسیە. فەرمودەی قودسی ئەوەیە کە پێغەمبەری خاتەم صلی الله علیه وسلم نێوەڕۆکەکەی لە خواوە بۆ هاتووە بەڵام بە بێژەی خۆی دایڕشتووە. پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام خوا فەرموویەتی وجبت محبتي للمتحابين فيا والمتزاورين فيا والمتجالسين فيا والمتباذلين فيا. ئەمە هەم مالک لە موەطئی خۆیدا هێناویەتی و ئەحمەد لە مسندی خۆیدا و ئیبن حیبان لە صحیحی خۆیدا هەروە حاکمیش هێناویەتی بە صحیحیان داناوە. خوا سبحانه وتعالى دەفەرمێ خۆشویستنی من پێویست بووە بۆ ئەوانەی لە پێناوی مندا یەکدیان خۆش دەوێت و بۆ ئەوانەی لە پێناوی مندا سەردان و هەمووشە یەکدی دەکەن و بۆ ئەوانەی لە پێناوی مندا پێکەوە دادەنیشن کۆ دەبنەوە و بۆ ئەوانەی لە پێناوی مندا چاوپۆشی لە یەکدی دەکەن. جا بیهەنە بەرچاوی خۆتان ئەگەر مسلمانان پێکەوە یەکدیان خۆش بوێ ئەگەر یەکدیت خۆش نەوێ سەردان ناکەی هەمووشۆ ناکەی ئەگە بیشی کەشتێکی بێڕوح و ڕووکەشی ڕواڵەتی دەبێت. ئەگەر مسلمانان یەکدیان خۆش بوێ ئەو یەکدی خۆشویستنە پاڵیان پێ بنە سەردان و هەمووشۆ یەکدی بکەن دوای پێکەوە دابنیشن دوای ئەو مافانی دەکەوێتە نێوانیانە چاوپۆشی لە یەکدی بکەن ئینسان چروک و چەتون نەبێ ڕژد و چروک نەبێ بە دوای حەقی خۆی دابچێت تا دەیگەێنێتە مریشکە ڕەشە. جارێ واگە کابرا ناحەقیشی بێ یا بەرابەر بە تۆ بڵێ تۆ وات کرد و وا بوو واچوو بڵێ دەجا گەردەم ئازاکە هیچی لەکەم نابێ یانەگە تۆ کەم و کوڕێکتەوە بەرامبەر بە برایەک بەرامبەر بە خوشتێک هێندە چروک مەبە نەتوانی بڵێ داوای لێبردم هەیە. ئەمن پندێکم داناوە زۆر جار بەکاری دێنم دەڵێم دان بە هەڵەی خۆداهێنان لە هەموو شتێک کەم بەسرەفترە هەڵەیەک دەکەی کەم و کوڕێک دەکەی دانی پێدا بێنە مەسرەفەکەی زۆر کەمە لە کۆڵت دەبێتەوە کاکە ڕاز دەکەی ئەمن کەم و کوڕیم هەبوو داوای لێبردم هەیە گەردم ئازاکە تەواو. ئەگەر ئەو کەسە عرب دەڵێن العذر عند كرام الناس مقبول لە لای خەڵکی بەڕێز پۆزیشێنانەوە قبول دەکرێت ئەگە بەڕێز بێ دەڵێ نا ئەمن داوای لێبردم هەیە دنا یان دەڵێ دەی گرتنت ئازا بێ و خوا لێت ڕازی بێ و پێ دڵخۆش دەبێت لە کۆڵ دەبێتەوە. ئەوە لە زیاتیەوەی کە بێنی شێر و ڕێویان بێنیەوە و وا بوو واچوو ئەوە من وام کردو تۆ من بەستم ئەوە بوو پێویست بەوە ناکە. جاری واگە کابرا حەقیشی نەبێ مادام دەزانی دڵی بەوە ئاو دەخواتەوە بەوە هیچی لە بەردڵ نامێنێ بڵێ خوایە بۆ خۆت دەزانی ناحەقیشێتی بەڵام ئەوە لەبەر تۆ تەحملی ئەوە دەکەم. و پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم بەو ڕەوشتە بەرزە مامەڵەی کردووە. دایکمان عایشە خوا لێ ڕازی بێ دەژێڕێتەوە دەڵێ ڕۆژێک کابرایەک مۆڵەتی خواست بێتە ماڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئیئذەنوا لەه وبئس ابن العەشیرە مۆڵەتی بدەن بابێ هەرچەند خراپترین کوڕی عەشیرەتەکەیەتی پیاوێکی خراپە. فلما دخل ألان له القول وهش له وبش لصحيح بخاري داتو كاتك هات جور پێغەمبەر صلی الله علیه و قسەی نەرمی لەگەڵ کرد و لەگەڵی ڕۆخۆش و بەڕێز بوو. دەڵێ کە ڕۆی خاتو عایشە خواری ڕازی بێ دەڵێ گوتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قلت ما قلت ثم لما دخل ألنت له القول ئەوەت فەرموو کە فەرمووت کە
پیاوێکی زۆر خراپە دوایش کە هاتیش قسەی نەرمن لەگەڵ کرد فەرمووی ئەی عائیشە خراپترین کەس ئەوەیە لەبەر خراپیانی ڕێزی لێ بگری لەبەرەوەی لێی تووشی زەرەر نەبی لێی تووشی خراپە نەبی ئەوە پێ دەگوترێ مدارات ئەوەی زەخت لە خۆت بکەی بۆی مەبدەئەکانت سەلامەت بن بەڵام مداهەنە ئەوەی زەخت لە مەبدەئەکانت بکەی بۆی بخۆت سەلامەت بی کەواتە من وەکو برایەکی دڵسۆزی هەموو لایەک وخوا پشتیوان بێ بۆ خۆشم هەر بەو شێوەیە مامەڵە بکردو بەو شێوە مامەڵە دەکەم هەتا بۆمان دەکرێ بە بەیەکەوە دڵپڕ خۆشەویستی و محەبەت بین بەیەکەوە قالب سووک و لەش سووک بین بۆ سەردان و هاموشۆ و پێکەوەش چاوپۆشی کار بین لەگەڵ یەکدی و هەمیشەش پێکەوە سەخی بین کەسێک بە چوار وشەی خۆش دڵی خۆش دەبێ ئەڵبەتە من مەبەستم ئەوە نییە بڵێم قسەی ناحەق لەگەڵ یەکدیدا بکەین بەڵام خۆڕ و خۆشی هەمیشە باشە زەردەخەنە هەمیشە باشە قسەی خۆش هەمیشە باشە گەشتبینی هەمیشە باشە و هەر کەسێکیش لەم دنیادا بگەڕی شتێکی چاکی هەرتیدا دەبینیەوە هیچ کەسێک نییە هێندە سیفەتی باشی نەبن کە تو ئاماژە بکەی بە سیفەتە باشەکانی کە و دڵی پێخۆش دەبێت بەم شێوەیە پێکەوە مامەڵە بکەین گومانی تێدا نییە ئەوە بەو شێوە پێکەوە مامەڵەکردن دەبێتە جسرێک دەبێتە پردێک بۆ ئەوە کە بەرەو لای یەکدی وەپەڕین بپەڕینەوە نەک هەر کەسە خۆی لە شوێنێک عاسێکە و خەڵکەکەی هەموو پێ خراپ بێ و تەنیا خۆی پێچاک بێ و من لێرە شەوە بەڕاستی ئامۆژگاری هەر کەسێک دەکەم کە قسەم لێ وەردەگرێەوە خوا پشتیوانێ بۆ خۆشم هەروام کردو وا دەکەم هەتا بۆمان دەکرێت بە خۆپەسند نەبین خۆپەسەندی زۆر خراپە و لە خۆ ڕازی نەبین لە خۆ ڕازی بوون و خۆپەسەندی و خۆ پێچاک بوون یەکسەر بەرامبەرەکەی خەڵک پێ خراپ بوون و خەڵک پێ گوناهبار بوون و خەڵک پێ ڕەنج بە خەسار بوونە هەندێک کەس هەیە لە ئەهلی ئیسلام و ئەهلی ئیمان و کە لەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام حیسابن پێیان وا بەهەشت تەنیا بۆیان دانراوە ئەوی دیکە هەموو جەهەنەم بۆ داخراوە کاچی خۆم هێندەت خۆ پێچاک نەبێ خەڵکیشت هێندە پێ خراپ نەبێ وەکو کاتی خۆی لە ساڵانی زوودا سەردەمی پێشمەرگایەتی هەندێک خەڵکمان لێ عاسێ بوون گرت بوومانن نانی ئێمەیان نەدەخوارد ئەمی ڕۆژێک ئەو برارەی سژنەکە گوتیان مامۆساگە بێندێک ئامۆژگاریان بکەی نازانیانیان بۆ لەکوێ بێنین نانی ئێمە ناخۆن ئەمی چوون بۆ لایەن و وتم بۆم بانکەن تۆزێک ئامۆژگاریم کرد و وتم گیانەکەم ئەوە بیستۆمە نانی ئێمە ناخۆن ئەی چی دەکەن وتیان لە ماڵی نانمان بۆ دێنێتون جا و مەشەقەت و تەکلیفەوە دەخەنە سەر ماڵ و حاڵتان وتیان ئاخر نانی ئێوە حەڵاڵ نییە بۆ لەبەر فڵان شت و فڵان شت ئەمیش تۆزە موناقەشەم لەگەڵدا کردن و گوتم با منیشتان پێ بڵێم نە ئێوە هێندە چاکن نانی ئێمەتان پێ نەخورێ نە ئێمەش هێندە خراپی نانمان نەخورێ چاو بە خۆتاندا بگێڕنەوە و هێندەتان خۆ پێپەسەند نەبێ پێتان وابێ ئێوە هێندە چاکن نانی ئێمە بەکەڵکی ئێوە نایەت ئێمەش هێندە خراپ نین هاوا لێک نزیکین لێیان گەڕام مانگێکی پێشوو دوایی بەرپرسی ئەو شوێنە گوتی مامۆستا گوتیانە وەڵڵا ئەمە یەک مانگە مطالعە دەکەین و تحقیق دەکەین لێ دەکۆڵینەوە ئێستا بۆمان دەرکەوتو قسەکانی فڵان کەس ڕاستن نانەکەی ئێوە حەڵاڵە برایەکیش پێی گوتبوون کاکە ئێمە مامۆستایەکمان هەبوو لە زانکۆ دەرسی پێدەگوتین دەیگوت کاکە گوێتان لێبێ قوتابیەکان هەڵبەتە بەعەرەبیدا دەرسی پێگوتون العلم ما في الراس لا ما في الكراس علم ئەوەیە لە سەردا بێ ئەوە نێ لە دەفتەرێدا بێ جا خۆ مامۆستا پێی گوتن زوو ئەوە مانجێکە خۆتان و ماڵمنداڵتان عەزیەت داوە ئێوە دوای مانجێک جا ئەوجا هاتۆنە سەر قسەکەی ئەو هەر لە ئەوڵە بە قسەی ئەوتان کرد با متمانەتان پێ هەبا باشتر بوو جا بەڕاستی خۆپەسەندی و خۆپێچاک بوون و بەهەشت بۆ خۆدانان و جەهەنەم بۆ خەڵکی داخستن زۆر شتێکی خراپە خوا نەهی لێ کردەوە فلا تزكوا أنفسكم هو أعلم بمن اتقى بە قسە خۆت پاک و چاک مەکە قد ئەفلح من تەزەکە بەکردەوە خۆت پاک و چاکە سەرفرازی بەڵام بە قسە خۆت پێ پاک و چاک بێ خوا قەدەغەی کردووە هەرخوا خوا دەزانێت چێ پارێزی لەخوا کردووە بە قسە خۆتان پاک و چاک دەرمێنن خەڵک بە گوناهبار و خەتابار و لە تاواندا نغڕۆ دامەنێن و خۆشتان پێتوان وایکو بەرزەکی بانان بۆی دەرچوون و بەهەشتان بۆ خۆتان دانابێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام
فەرموویەتی من نازانە خوا چیم لێ دەکا. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی مەگەر خوا بە بەزەی خۆی بمبەخشێ گەناکردەوەکەم بای ئەوەنێ ببخاتە بەهەشت. خوا بە لوتف و کەڕەمی خۆی تەوفیقماندا زیاتر خۆشەویستی لەگەڵ یەکتردا بنوێنین و سەردان و هەموو شوێ یەکدی بکەین و لەگەڵ یەک بەڕەحەم بین و لەگەڵ یەک لێبوردە و بەخشندە و میهرەبان بین وخوا بمان پارێزی لە خۆپەسەندی و خۆبەزلگری و خەڵک پێ خراپ بوون. لێرجا کۆتایی بەم ئاڵقەیەمان دێنین. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.